بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزاني كنالي آسماني بيام بينراني برنامج بفر سلام ورحمات مهرباني خداي گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادمانین کە لە ئاڵلقەیشتری تازەی بەرنامەی بەفار با خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەیشتینەوە. دەخوازین و دەپارڕێنە کە خوای گەورە بە میهرەبانی خۆی عیبادەت و پەرستشەکانی هەموو لایەکمانی بە باشترینی شێوە قبول کرد بێت. ڕەمەزان و قورئان بکاتت کا کارمان. خۆشەویستان، لا تەوەری ئەمزارەی بەرنامەی بەفەڕ لا خزمەتی ئەوەی خۆشەویستە بە کوشتراوی دەڕۆینە سەرباسی سێ باسی زۆر گرنگ. ئەو شەوانەی کەماون لە دەشەوی کۆتایی مانجی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ڕۆژەکانی چۆنیان بەڕێکەین. دواتریش ئێمە لە جەژندا لەو ڕۆژێک کە خوای گەورە جائزە دەداتە بەندەکان و ڕۆژەوانان چۆن بتوانین ئەو ڕۆژانە بەڕێکەین بۆ ئەوەی کە عیبادەتانی ڕابردوومان بە هەدەر نەڕۆن. لە دوای ئەوەشە ئیستیقامە و خۆڕاگری چۆن بتوانین ئەو عیبادەت و پەرشانی ئەنجاممان داوە لەسەری بەردەوام بین و ئەو خاڵە چاک و باشانێکەوە هەمان بووە ئیدامەی پێ بدەین و ئەو خاڵە سلبیاتانی کە لە ڕابردوو تەوبەمان لەسەر کردووە دیسانەوە نەڕۆینەوە سەری، بەڵکو خوای گەورە تەوبەی هەموو لایەکمانی قبول کات و عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕێ تا ئەوەی بگەینە پلەی لەعەلەکم تەتەقون. بۆ تاوتوێکردنی ئەو باسانە لە خزمەتی مامۆستایشی عەزیز و بەڕێز و خۆشەویستی شاری هەولێر بەڕێز مامۆستا نامیق هەنارەیی پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی حاجی سدیق نانەکەلی. سەلامی خوای گەورە لەسەر مامۆستا جان زۆر بەخێر بێ. خوای گەورە پاداشتی بەخێرتان دات و سەرکەوت و سەرفرازی دنیا و قیامەت بن، یاخوای وەش بەخێر بێن لەسەر چاو و لەسەر سەرمان. خوا لێت ڕازی بێ. مامۆستا لەسەرتا لە تایتڵەکە باسی ئەوم کرد کە مە سێ باسمان لە ژێر دەستدایە، بەڵکو بتوانین لەو ماوەیە کە لە ژێر دەستمانە بە کوشتراوی بتوانین حەقی هەر سێ بابەت بدەین ئینشاءڵڵا. سەرەتا دەمێ باسی ئەوە لە خزمەت جەنابتانە بیکەمە پرسیار ئێمە ئەو شەوانەی کە ڕۆیشتن یان ئەو چەند شەوەی کەماون چۆن بتوانین سار نەبینەوە بەردەوام بین نەکە قەدر یەک لەو شەوانە بێ کەماوە چۆن سنەت و عیبادەتی تیا ئەنجام دەین. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتامەش دەستخۆشی لە بەڕێستان دەکەین لەو گرنگیدان بەو بابەتە گرنگ و هەستیارە کە ئەو چەند شەوەی ئەخیری کە ماوە لە مانجی پڕ لە خێر و بەرەکەت و ڕەحمەتی ڕەمەزان کە جێی خۆیتی بە چڕی و پڕی مسلمانان بە بەردەوام بە بیریان بهێندرێتەوە بۆی ببتە جۆش و هەروەها هاندانێک و ببتە پاڵنەرێک بۆ ئەوەی زیاتر و زۆرتر باوەش بکەن و پێشوازی بکەن لەو خێر و بێر و بەرەکەتەی کە لەو چەند شەو ڕۆژەیدا ماوە. دیارە گەمانجی ڕەمەزان تەمەشا بکەین کە لای هەموو مسلمانان معلومە کە مانگەکە سەرتاپای خێر و بەرەکەت و ڕەحمەتە هەر لە دەقەی و لەحزەی یەکەمیەوە کە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم باسی کردووە لەگەر هاتنی شەوی یەکەمی مانجی ڕەمەزان کەوا خوای گەورە دەرگای ئاسمان واڵا دەکات بەسەر بەندەکانی و ئومەتی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم و ڕۆژەوانان هەر دوعایەکی بکەن قبول دەکاتن و هەروەها دەرگاکانی بەهەشت واڵا دەکاتن، دەرگاکانی جەهەنەم دادەخاتن، شایەتینەکان زنجیر بەس دەکا و دەفەرمێ بزان نوریا بن هە لە دەقەی یەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام مژدە ئەدا بە ئومەتەکەی کە شەوێک هەیە لەو مانگەدا خێری هەزار مانگ عیبادەتی هەیە، هەر کەسێک مەحروم بی لەو خێرەی مەحروم دەبیتن لە زۆرینەی خێرەکاندا. کەواتە هەر لەوێ ڕا پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئێمە هان دەدا کە ئێمە ئەو مانگەی ڕەمەزان بەڕاستی یعنی زۆر تێیدا ڕەزیل بین لە کات بەزایعدانیدا. لەبەرەوەی خوای پەروەردگار چۆ وەسفی کردی دەفەرمێ ئەیامە معدودات، یعنی چەند ڕۆژێکی ژمێردراون زۆر کەمن لێ فەرمووتی معدودات، یعنی بزانن ئەوە تەنبیهێکە لەوەی کە خوای گەورە پێمان ڕادەگەین و ئاگدارمان دەکاتەوە لی غافل مەبن چونکە زوو دەڕواتن. سی ڕۆژێکەوەها فەرموو دەبینی هەبە چاو سوورکاندنێک گەیشتینە ئەو چەند شەو ڕۆژەی ئەخیری کەمە لەبەر دەستمان ماوە. دەیکەواتە پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام هەر وەکو بۆ خۆی کە لە سەرەتای مانجی ڕەمەزاندا لە عیبادەت و تاعەتەکان زۆر جیاواز لە مانگەکانی پێشی ڕەمەزان و دوای ڕەمەزان جوهدی کردووە، کۆششی کردووە، ماندیبوونی زیاتر کردووە، کاتەکانی هەمووی بەرنامە داڕێژی لە بۆ کردووە، نەخشەی لە بۆ داناوە. بەڵام لە دەشەوی ئەخیر
تایبەتر لە بیشەوەکەی بیدایەتی مانجی ڕەمەزان لە دەشەوی یەکەم و دەشەوی ناوڕاست و دەشەوی کۆتایی دەشەی کۆتایی زۆر عەجیبتر غەریبتر کە لی دەجێڕنەوە بە تایبەت گەورەیەکەی لە چی بەڵێ گەورەی یەکەی ئەو دەشەوەی مانجی برێن لەیلەتول قەدری تێدا و دەشەوی ئەخیری مانجی ڕەمەزان دەخوای پەروەردگار دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتل قەدر ئێمە دامان بەزاندووە لە شەوی بەفەڕ و بەرەکەت و ڕێزدا دیارە ئەنزەلناه هاکە دەمیرە دەگەڕێتەوە لۆچی لە قورئان مەبەستی خوای پەروەردگار خۆی دای بەزاندووە اینجا وما أدراك ما ليلة القدر أي محمد صلى الله عليه وسلم تزواني ليلة شيء قدر تشيه ليلة القدر خير من 1000 شهر عبادة الطاعات تدا كردن لو شودا پاداشتی لە 1000 مانجی زیاترە کە 1000 مانگێک کەوا ئەتو عیبادەتی بکەی کە لەیلەتول قەدری تێدا نەبێ هێشتان بە مقابل و معادل و هاوسەنگ نییە بە پاداشتیەوە چونکە خەیر دەفەرمێ یعنی چاترە نەیفەرموو بە 1000 مانجی فەرموو چاتر لە 1000 مانجی ئێمە زۆر ویلێن خەیر من 1000 شهر کە 83 ساڵ و 4 مانگ دەکات ئەو پلێش دەگەڕێتەوە سەر مخلیسی و خوشوعی لە عیبادەتەکان بەوەی کە ئیزاف دەبێ عیبادەتەکان چەندی تێدا قوڵ بیەوە خی گەورە ئەجری زیاتر پێدات بەتاکید شو گومانی تێدا نیە بە ئەندازەی سعی و ئەلەیس للئینسانی ئیلا ما سعى وأن سعيه سوف يرى ئینسان بە پێی سعیکردن پاداشتە گەورەکەی وەردەگرێت کەم بێ کەمی وەردەگرێت زۆربی زۆری وەردەگرێتن جا ئەم شەوە کە چەند تایبەتمەندی و خەسایسێک و یەچەند گەورەیەکی هەیە یەکەم شت ئەوە کە قورئانی تێدا نازل کراوە جاوە دەرسەکیشمان پێ دەدا لەوەی کە ئێستا مانجی ڕەمەزان بۆ بوو بە گەورەی مانگان دەبەر ئەوەی کە قورئانی تێدا نابەزەنی دراوە شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن ئەی بۆ شەوی لەیلەتول قەدر هەندێک گەورە بووە ئینا ئەنزەلناه فی لەیلەتل قەدر دیسان لەبەرەوەی تاکیدەکە قورئانمان نازل کردووە لەو شەوەدا یعنی گەورەی ئەو شەوە بریتە لە بەخاتری دابەزینی قورئانە کە پێمان ڕای قورئان زۆر گەورەی زۆر عەظیمە هەر دەزانی مامۆستا جەوهەر لەبەر ئەوە خوای پەروەردگار ڕۆژی گرتنی لە مانجی ڕەمەزان لەبەر ئەوە فەرز کردووە وەکو شکرێک لە بۆ خۆی بەرامبەر بەو قورئانە عەظیمی کە نازلی کردی لە مانجی ڕەمەزان هەلوێشە لە مانجی ڕەمەزان ڕۆژی واجب کرا لە مانجی تکە واجب نەکرا چونکە بە پێی ئاەتەکە کە ئاخیری دەفەرمێ وەلیتوکمیلوا العیدەة وەلیتوکەبیروا الله على ما هەداکم لۆچی لعلكم تشکرون زازانان دەفەرمون ڕۆژی گرتنی مانجی ڕەمەزان یەک لە حیکمەتە هەرە گەورە ئەساسی و ڕئیسیەکەی بریتیە لەوەی وەکو شکرێکە ئەو ڕۆژی گرتنە بەرامبەر بەوەی کە خوای گەورە قورئانی تێدا نازل کردووە وەکو ئەوەی کە پێغەمبەر فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا باڵێ طبعا حتما بەرامبەر بەو هەموو نیعمەتەی کە خوای گەورەترین نیعمەت نیعمەتی ئیمانە نیعمەتی ئەو قورئانەیە کە خوا لەگەر ئومەتی پێغەمبەری کردی عەلەیهی سەڵات وەسەلام جا گەورەی ئەو دەشەوە وتمان یەکەم ئەو قورئانی تێدا نازل بووە دووەمین گەورەی ئەو دەشەوە و بەتایبەت شەوی قەدر بریتیە لەوەی کە پاداشتی 1000 مانجی زیاتری هەیە وەسێمین لە گەورەی ئەو شەوە بەوەیەکەوە سەراتاپای ڕەحمەت و ئەمان و سەلامە خوای پەروەردگار دەیبارێنتن چوارەمیشت عەفوی خوا لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی زۆر اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا عني ئەگە لۆ خۆت کرد ئەگە بەجەمعت کرد عنا يعني کەواتە عەفوی خوای گەورە دادەبارێتن و خوای پەروەردگار ڕەحمەتی خۆی دادەبارێن تتنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام يعني سلامتي داتو إنساننا ويك لو گەورەیانەی دیکەش چ بە تەواوی شەوەکان و بەتایبەتتر لەو دەشەوەی ئەخیر و بەتایبەت شەوی لەیلەتول قەدر وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لله عتقاء وذلك في كل ليلة يعني لبو خوای گەورە کە بەندەکانی خۆی ئازاد دەکات لە ئاگری دۆزەخ لە هەموو شەوەکان جا بۆیە ئەمە یەک لەو گەورەی دیکە ئەوەیە ئینسان لەو شەوانە چێ دەڵێ سڕێوی لەو شەوەدانێ ناوی لەو شەوەدانی کە ئەو ئازادبوون عەفو کاتیە یان ئەوە تا ڕەمەزان کۆتایی دێ یان یەکجاری تەواو ئازادی کرد طبعا کە دەفەرمێ عتقاء لله ئەوە ئازادبوونی ئەو ئینسانەیە تەواو بە یەک جاری ئیلا مەگەر بۆ خۆی کۆت و زنجیر بکاتەوە خوا نەخواسە ختامەکەی عملەکەی خۆی بە کوفر بمریان بە شیرک بمرێ دەنا لە کوفر و شیرک بچێتە دەرێ باقی دیکە ئازادبوونە لە جەهەنەم بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ هەمیشە نابێ لە جەهەنەمدا ئازاد دەبێ و داخلی بەهەشت دەبێت ئەو چەند شەوی کەماوە چۆن بەڕێیان بکەین و هەر لە فەرعی دوای پرسیارەکەشم بە زۆر درێژ نەکەن لەسەر و باسەیە ئەو عیبادەت و پەرستشانە چینکەوە ئێمە تێیدا ئەنجامی بدەین بەڵێ دیارە ئەمە یەکەمین شت دەبی بەڕاستی ئەو چەند شەوە کورت و پوختەی لە دەستمان مایە زۆر جوهدی تێدا بکەین زۆر کۆشی تێدا بکەین چونکە دا عایشە دەجێتەوە دەفەرمێ کانە ڕەسوول الله صلی الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره يعني يجتهد في رمضان ما لا يجتهد في غيره
هاتووە کە دەفەرمێ لە ڕەمەزان یان لە 10 شەوی ئەخیر جوهدی ئاوهالەی کردووە لە غێری شەوەکانی دیکە و غێری مانجی ڕەمەزاندا ئەو جوودەی نەکردووە بەو شێوازە. ئەوە یەک. دومین شت ئەو جا چ بکرێتن دیسان هەردا عائشە ڕەزا و ڕەحمەتی خودای لێبی ئەو فەرمایشتەمان لۆ دەجێڕتەوە دەفەرمێ كان الرسول صلى الله عليه وسلم إذا دخل العشر الأواخر كاتك داخلي دشوي أخير بويا 10 الأواخر لمغربي بيستميني روجي رمضان نكنوزدم بيستميني روجي رمضان بيستمين بله بيستمين لمغربي كي دس بيدكا تاكم مغربي كوتاي مانجي رمضان قا بيستنوبو مغربي كي كفتار دكريتو سبيجيجن أو تا مغربي كي أجر بيسيجبو أو سيمين روش ما بس من ليرة بيستمين أو داخلي دشوي أخيري دبين زاد فرمي إذا دخل العشر الأواخر كداخلي أو دشوي أخيري مانجي رمضان بواتشي ذكر بيغمبر صلى الله عليه وسلم ساكترين قدوة لبو إيما كبسياركي بريزت بوي ولا مدينوا دفرمي بيغمبري خواصم شد المئزرة يعني سي ذكر هو زانان دفرم كناية عن عزل النساء لجنان دور دكتو لخزانة كان دور دكتوا لو شو دائما إنسان سرقال دبيت نكاتي في دروابوانا بلكم سي ذكر كان يعتكف كان الرسول صلى الله عليه وسلم يعتكف في العشر الأواخر من رمضان دشوي أخير يكم إشي بيغمبر صلى الله عليه وسلم اعتكافي دكر لمزقوتي دماوه لمزقوتي دماوه ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد أزياء موسم الليل بسارك أو اعتكاف تنها دبي لمزقوت به أو أزروبا داشته هي وكو اعتكاف بوي كقرآن جواد فرمي يعني أقر كسيك بوي نكرا لما على شبه ما شيء ودتواني أدايك طبعا اعتكاف مرزكي أو لمزقوت به وأنتم عاكفون في المساجد ونسي قرآن بياني كردوا لكات اعتكافي جيسان دور دكيبتو لو هو خزان دويش دفرمي كبيغمبر صلى الله عليه وسلم شد المئزرة كلخزاني دور دكتوا أو جار يعني خوي جورج جولو تندو طول دكرت بس إيش لوش دعدتن يعني خويك لا دكرت ولا بو أو دشوا دروج تفرغي تامي دكرت حمش تشي لبي ذكر إلا عبادتنا به دومين شد لو كردواني بيغمبر صلى الله عليه وسلم ديكر لو دشوي تيا وأحيا ليلة أو شوا دقيش تدان ندن نستو زندوي دكردوا هر بقرآن خويندون وبدعاء وبشونيش دي بردسر أو جار لسيمين شي دكرت وأيقظ أهله بيغمبر صلى الله عليه وسلم شو مالي هر نو خزاني لقر ديواري مزقوتي هر نو حجري هبو نتني همو مالكاني آقادار دكردنو هري دستاندن بخبري دهينان ويل خير وبركتي أو شوا بجداد بنو محروم نبن كواتيا كمين شد اعتكاف كردن لكار قورة باشا كاني أو دشوي أخيري دومين شد يعني جورج جول بون وتصروا بربون لبو عبادات خويك لاكردنو يشي طواو سيم أو جار شوكان زندي بكاتو بخوا پرستی وكو دعاء كردن وكو ذكر كردن وكو قرآن خويندن شو نويش كردن دعاء كردن كوانا همي واردة پیغمبري خوا صلى الله عليه وسلم كاتي دا عائشة بسياري يكرد فرمي پیغمبر صلى الله عليه وسلم اگه بيني من أو شو ليلة القدر اما چي بكين تيدا فرموي زور بري اللهم إنك عفو تحب العفو فاعف عني خوا تو لبردي لبردت خوش دوي ولين ببورا طبعا أو دعاش مقبولة شكو جماني تداني خواي يقول هر قبولي دكا چونکە تو ئەو شەوەی کە بەردەوام دوعا دەکەی خوای پەروەردگار هەر هەموو شەوەکان چ لە شەوی ڕەمەزان و غەیری ڕەمەزان سەعاتێک بەر لە بانگی بەیانی ئاوا بڵێن یەک لە سەسەی ئەخیری شەو بانگدەرێک بانگ ڕادەدێریتن هل من سائل فأعطي له كسكي داوشتكم لي بكا في بخشم هل من تائب فأتوب له كسكي توب بكلم قبول بي هل من مستغفر فأغفر له كسكي داوي لي خوش بهم لك لي خوش بهم يعني خواي قورا فرميتي كسك داوم لي بكا في بخشم توعد خواي إن الله لا يخلف الميعاد داوي لي بردني بكا لد دبوري داوي هر شيء كاري الشرعي دكي هر شيء كي تأكيد خواي قورا في بخشي كواتا اعتكاف زندوکردنەوەی بە عیبادەت و بە شەونێژ و بە دوعا و بە قورئان خوێندن زندوکردنەوەی ئەو شەوانە بە کاملینەکی هەر یەک شەویان و بە خەبەرهێنانی خێزانەکانی منداڵەکانی ئیسان ئەوەش بکاتن ئەوجا هەر کارێکی دیکە میسان نوێژەکانی بە جەماعەت لە سەدەقەکردن لە خێرکردن هەر شتێکدا پێی دەکرێت لە کاری چاک ئەو کردەوانە دەبیتە زیاتر و زۆرتر بوون لە بۆ شانس هەبوونی بۆ وەرگرتنی ئەو پاداشتە گەورەی لەیلەتول قەدر. ئەمە نازانین کامە شەو لەو شەوانە شەوی پیرۆزی قەدرە بۆیە گوڕوتینمان زیاتر بێت لەو چەند شەوەی کەماوە سار نەبینەوە تێیدا ئاوا بکەین ئێمەش بە تاکید هەر لەبەر ئەوەشە کە دیاری نەکراوە یعنی تحدید نەکراوە بڵێ بەڵام ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیشارەی پێکرد بوو لە بۆ ئێمە فەرمووی لەیلەتول قەدر چییە تەحەڕەو لەیلەتەل قەدری من 10 الأواخر من الوتر دەفەرمێ ئێوە بگەڕن بخەفتن لە بۆ بە دواگەڕانی شەوی لەیلەتول قەدر
لە دەشەوەکەی ئەخیری و بە تایبەت شەو تاکان بەڵام ئێمە بۆ دەڵێن هەر دەشەو چکت نازانی تاکەکەیان زۆتیان زۆتەکەیان تاکە جاروی ئەو شتە دەبێت بۆیش هەر دەشە و پێغەمبەر صلی الله علیه و ئیتیکافی کردووە بۆ ئەوکەی حرس هەبوونە یعنی سووربوونە لەسەر وەرگرتنی شەوی لەیلەتول قەدر پاداشتی شەوی لەیلەتول قەدر و هەر دەشەو کە بەشداریت کرد و زندیت کردەوە هەرچی هان شەو بێ ئەتوو پاداشتەکەی خۆت وەرگرتێ و مەحروم نەبووی لە خێرە گەورەکەی شەوی لەیلەتول قەدردا بۆیش هەر دەشەو کەوا دانراوە ئینسان تێدا عیبات و خواپەرستی ئەنجام بدا. دەستخۆش دێنە سەر باسی جەژن بۆیە بە زەردەخەنەوە پرسیار لێ دەکەم خوای گەورە بمانگێتە جەژن و ئەو پاداشتەی کە تێیدا هەیە بە قسمەت هەمولاکمانیەکان ئێمە دەزانین کە لە بەیانیەکەی ڕۆژی جەژنە جائیزەکەی کە خوای گەورە دەیداتە بەندە و بە تایبەتی ڕۆژەوانی ئەو جائیزەیە چۆنە و بەچێ دەدرێت؟ بەڵێ دیارە کە ئەو جائیزەیە کە خوای پەروەردیگار دەیداتن وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودێشی داهاتووە کە باز دەکاتن کە وەختی خەڵک دێتە دەرێ لە ماڵێ لە بۆ نوێژی جەژن بەڕێ دەکەوێت مەلایکەتەکان پەرش و بڵاو کراون لەسەر کۆڵانەکان لەسەر ڕێیەکان ئەوە شتێکی حیسیە یعنی ئەوە نییە ئینسانەکە کە ببینێ بەڵام کە پێغەمبەری خوا صلی الله علیه و باسەکە کە بیتاقەیەکیان پێلیان خوای ڕەب العالەمین تەوزیعی دەکەن دەیدەن بە ڕۆژۆگرەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و بێەوە هەست پێ بکە پلەی نووسراوە مەغفوڕەن لەکوم لێخۆشبوونی خوای پەروەردگارتان لێبێتن چونکە خوای گەورە لێخۆشبوونی خۆی دەبەخشیتن بە ئومەتی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم ئەوانەی کە لەو مانگەی ڕۆژیان گرتی و تاعات و عیبات و خواپەرستیان تێدا کردیان دەدرێتە هەموو ڕۆژەوانە گیان ئەوەتە تایبەتمەندی هەیە ئەو جایزە دەدرێتە هەموو کەسێکی کەوا ئیمتیثالی ئەوامیری خوای کردبێت جێبەجێ فەرمانی خوای گەورەی کردبێتن و گوێڕایلی کردبێت دەدرێت بە هەر هەموو ڕۆژی گرێکی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای گەورە بە قسمەتان ئامین هەر وەکو چۆن گوت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی کەسێک کە ئیشێک دەکاتن کارەکەی دەکە کە لێ بۆ پاداشتەکەی دەدرێتەوە ئومەتەکەی میش بە هەمان شێواز ئەو ڕۆژی گرتنانەی کە لێ دەبێتەوە پاداشتەکەی لێخۆشبوونەکەی خوای پەروەردی بەڵێ ئەو ڕۆژانەی کە جەژن و بەسەر ئێمە دادێن چۆن بتوانین گوزەری تێدا بکەین بۆی کە خوددا لە خۆمان نەڕەنجێنین و ئەو عیبادەتانەی کە کردوشمانە بە هەدەر نەڕوان بەڵێ طبعا دیارە جەژن خۆی لە خۆیدا کە بەخۆی کەلیمەی بە عەرەبیکە پێی دەگوترێ عید یعنی لەوە هاتوو یعنی یعود و دائما دەگەڕێتەوە یعنی یعود السرور والفرح دائما خۆشی و فەراحی و دڵکراوەی دەگەڕێتەوە بۆ مسلمانان ئەو جێژنەش دۆ چییە؟ ئەو جێژنە بریتێ لەوەی سەرکەوتنی ئیماندارانە بەسەر نەفسیان کە توانیان لەو مانگەدا گوێڕالی خوابن ڕۆژەکەی بگرن و عیباتەکانی خوان تێدا ئەنجام دەن و سەدەقات و خێر و چاکەکانیان زۆر بکەن دەیکەواتە جەژن پێویستە گرنگجێکی تایبەتی پێ بدرێتن لەلایەن مسلمانانەوە جەژن بەوە بەسەر بە هەر کارێک لەوەی کە لە خوای نێزیکی دەخاتەوە بەوەی کە خوای گەورەی پێڕازی دەبێ ئەو کارانی کە دەکرێتن میسانە لە ناو جەژندا دەبێ لە چوارچێوەی شەرعدا بێتن دەبێت لەوەی ڕەمەزان کە مەدرسە بوو تێیدا داخیل بوو ئەو دەربچێتن لە دەرچوونەکەشی بە هەمان شێواز و دەڵێ حەفلەی تەخەڕوجەکەی بڵێن ئاوە بەو شێوازە هەدەی بە شەرعی بێتن نابێتن بە ناشەرعی بێت چکە بیناکردنی لەسەر ئەساسی عیبادەت و خواپەرستیەک بناغەکەی دامەزراندووە لە ڕەمەزان لە دوای ئەوەدا بینایەکە دەکا جوانکاریەکەی دەکا و گەشاوە و ڕازاوکەی بینایەکەی بەوەیە کە لە جەژندا دڵخۆشی دەرببڕێتن ئەوەل کەس بەوەی کە خوای گەورە ئەو نیعمەتە گەورەی لەگەڵدا کرد و شکری ئەو نیعمەتەی خوای گەورە بکە کەوە تەوفیقیدا کە بە ڕۆژی بیت زۆر کەس هەبوو هەر احترامی مانجی ڕەمەزانی نەگرت زۆر کەس هەبوو کە میسان بە ڕۆژی نەبوو ئەوە خوای گەورە هیدایەت و تەوفیقیدا الحەمدە گەیاندیە و ئاستەی بە ڕۆژی بێتن ئەو فەزل و نیعمەتێکی خوای و منەتێکی خوای و تەوفیقی خوای لە بۆ ئەو بەندە دومین شت ئەو جار لەگە خێزان و لەگە منداڵەکانی یعنی خۆشی دەربڕین و زەردەخەنە دەربڕین لە گەریان سێم لەگە خزم و کەس و کارەکانی داک و باب و برا و خوشک و جیران و عشیرەتی و ئەوانەی ئەو جار سەردانیکردنی بە تایبەتر ئەوانەی کە پێویستترن یعنی کە وەکو نەخۆش وەکو نەدار وەکو بڵێن بێ باوکان وەکو ئەوانەی لێ قەوماوان ئەوانە برێن ئەولەویاتیان هەبێ باقیدی ئەوانی دیکەش مانع نییە بەڵام ئەوانە لە پێشتر بن چۆ زیاتر پێویستیان بە دڵخۆشکردن و هەروەها نازەڕاگرتن و سەردانیکردنیان هەیە وەلەو ڕۆژانەشدا دائیمەنیش ئینسان هەر زیکرەکانی خوای پەروەردگار لەبیر نەکاتن نوێژەکانی جەماعەتەکانی لەبیر نەکاتن ویردی تایبەتی سبەینان و ئێوارانی لەبیر نەکاتن قورئان خوێندنی خۆی لەبیر نەکاتن یعنی ئەوە جەژن و ئەوەی نییە کە ئینسان بچیتن ئەوەی کردم لە ڕەمەزانی ئەو جەبێم ئەو ڕۆکە هەمووی
ئەمن هەڵبووەرێنمەوە هەمووی هەڵبووەشێنمەوە جێ پێ نەدەم ئەو کارە خراپانە چین کەوا دەکەن بۆ نمونە ڕابردووەکە هەڵبۆشێنێتەوە کو جەنابتان دەفەرمون. بەڵێ ئەو کارە خراپانش کە دەکرێت لە جێژنی برێن بە تایبەت ئەوەی کە ڕەچاو ناکرێتن تێیدا یەکەمین شت ئیختیلاتە تێکەڵبوونی ژن و پیاوەکان بەڕاستی بە شێوازێک لە شێوازەکان یعنی هەموو سنوورێک دەبەزێنێ و مای فیتنەی لێ دەبێتەوە دەبی مسلمانان خۆیان بپارێزن چونکە منهەجەکیان هەیە کە ئیسلامەیە پێغەمبەرێکی نازدارمان هەیە عەلەیهی سەڵات وسەلام کە ڕێی پێ نیشاندانا چۆن جەژن بکەین یعنی بەڕاستی ئەو کارە خراپانە چین لە جەژن ئێمە خۆی لێ پارێزین یەک لەوانە دوور بینەوە لە تێکەڵی بە تایبەت تێکەڵی ئەو ژن و پیاوانە ئەو شمەک و بەرگانە یعنی دۆقەکردنی پیا و ئافرەت لەگەڵ یەکتری جێپێ نادەوە ماڵە خاڵەوە مامە و ئەوەیە یعنی شێوازەکی وا کە ئەنەما سوبحان الله هەر دەڵێ ڕەمەزان عیبادەت و تاعاتی تێدا نەکردووە و کە ئەنەما هەر هیچ وەکو مانگەکی تەبیعی بۆ لە لای یعنی یەکەمین شت ئیختیلات نەبی دووەم بەرگ و پۆشاکی ئافرەتەکان یعنی ڕجاءن بۆ مسلمانان یعنی معنای ئەوە نییە کە جەژن لێ بگەڕێ سەر کۆت بکرێ و شمەکی تەنک و تەسک لەبەر بکرێ ینی تێکەڵیەکی وا بکرێتن لە سەرنجام دڵی هەمووان بێشێنی و کێشی کۆمەڵاتی لێ بکەویتەوە و هەروەها خاڵش کە لەو کارە ناشەرعیانە ئەوەیە خەڵک هەر لەگە بەرە بانجی بەیانەیە دەچیتە سە قەبران یعنی بەڕاستی وا دەزانی ڕۆژ بڕایە کات بڕای وەڵام مردی چاوەڕێ ئەسڵ و ئەساسی نیە مردی لەو چاوەڕێ لەکەی بڕۆن باش هەر کاتێکی دیکە بێ لۆ ئیلا دەبی و کاتێ یعنی ڕۆژی جەژن ڕۆژ سەردانیکردنی زندیانە نەک سەردانیکردنی مردیان ڕۆژی جەژن دڵخۆشکردنە نەک چوونە سە مردیان و بەگریان هاتنەوە تازیە نوێکردنەوە بێجارەکی دیکە بەڕاستی ئەمە غەڵەتە ئەمجا ڕۆژی جەژنەوێت و بچێن مزگەوتێ نوێژی جەژن بکەی ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئەمری بە ئافرەتەکان دەکرد کە لە سووری مانگانە بوون ئەو کچانەی کە هێشتان پێ نەگەیشت بوون دەیفەرموو ئەوانەی بەرگ گیان نییە با بەرگ لە دەستە خوشەکانیان وەربگرن ئەگەی زیادیان هەو پێی بێنە نوێژی جەژن یعنی ئەسڵ ئەوەیە و لەو کارانە خۆت نزیکەوە کە شریعەت دۆی دیاری کردی لەوانەش دوورکەوی کە شریعەت ڕێی میسان لێگرتی لەوەی تووشی گوناح نەبی لە کاتی دیکە بابچێ بۆ لە جەژن دەچی یعنی ڕۆژێکی دیکە لە سادەی لە ئەوەی دیان فێر بۆ هەم پێنجشەمان ئیختیلاتێکی دروست دەکەن ئیزدیحامێکی دروست دەکەن لە بۆ چوونە ناو قەبران لەوێن دەرێ ئەو چوو پیا و تێکەڵە بە شمەک و بەرگەشی ناشەرعی نوێژی جێژنەی لەسەردان نایە دێتەوە بە چاو بە فرمێسێک بەگیری بەڕاستی مشتێکی جوان نییە جەژن نابێتن ئینسان ئەو شتانەی تێدا بکانی کەواتە تێکەڵی نەکە ڕوتوقتی تێدا نەکات جل و بەرگێکی ناشەرعی لی دوور بکەیتەوە لە بەری نەکا و چوونە سە قەبران نەکاتن و تازیە نوێ نەکاتەوە هەندێک هەیە عند ماجی ڕەمەزان خەڵکێکی لێم بردیە دەست بە تازی نوێ دەکاتەوە ئەخر شەرعی نییە ئارێ یەکەم جەژنە دابڕایەوە نەکرد کاکە ئەگە مسلمان بی ئیماندار بی لە ڕەمەزان وفاتی کردبی جەژنی گەورەوی ئەوەیە کە ئەو ڕۆژی تێیدا وفاتی کرد لە ڕەمەزاندا کە بردیەوە لە بۆ خۆی کە حوسنی خاتیمی بەدەستێنەکە ئەهلی ئیمان بێ ئەتو بۆ نوێی دەکەیەوە و خاڵەکی دیکە ئەوەیە مامۆستا جەوهەر ینی لە کارە خراپەکانی ناوجەژن یعنی ئیهمالکردنی منداڵەکان یعنی زۆر جار منداڵەکان لە جەژندا بەڕاستی زایع دەبن یان ئیسرافکردنی چیوا ئەنی بێتام یعنی ئەو پارە ینی ئیسراف دەکرێتن مناڵی ڕەزیلی بکرێ بەڵام ئیسرافیش تێدا نەکرێتن یانیش خاڵەکی دیکە پێک نهاتنەوەی خەڵک یان دەرێ سەردانی نەکردنی خزمەکانی قەتعی سیلەی ڕەحم ئەوەژێکە لە کارە خراپانە هێ نایکە لێبوردن نەبوون چاپۆشی نەکردن پێک نەهاتنەوە ئەوان هەموو کارە خراپەکان و کردەوە ناشەرعیەکانی ناوجەژنن ئەنجام دەدرێت دەبێ مسلمانان زۆر بە هەشیاری زۆر بەوریای ئاگیان لە خۆبی لەوەی کە لە ڕەمەزاندا خڕی کردیتەوە لە جەژندا شەیطان لی نەستێنەوە چکە لۆ شەیطان ئیشی خۆی دەکە کاری خۆی دەکا دائی من هەوڵ دەدا ئەتوو چاکەی هەر بگری خڕ بکەوە ئەو پێ ناڕەحەتەبی دێ لە لایەکی دیکە تووشی شتێکت بکە لۆی ئەو چاکەی تو خڕت کردیتەوە ئەو خێر و پاداشتەی ئەتوو وەرگرتیە ئەو جارە تووشی گوناحت بکاتن لە مقابلی دە گوناحت توش بکاتن لۆی خوای پەروەردگار فەرمووی إن الشيطان لكم عدوا فاتخذوه عدوا دژمنتانە ئێوەش بە دژمنی خۆتان بزانین ئینسان کۆ دۆستایەتی لەگە دژمنەکە بەڵکم خۆی دەپارێزێ لە دژمن جا هەموو گوناحەکانیش تەبیعەتی وا شەیطان دەیڕازێنتەوە وزين لهم الشيطان أعمالهم ئەو گوناحانەی کە ئێمە لە ڕەمەزان و لە نێو ڕەمەزانە تەوبەمان لێ کرد بەڵام کە ڕەمەزان ڕۆی خەڵکانێک دەڕۆنەوە سەر هەمان ئەو گوناحانەی کە بەر لە ڕەمەزان ئەنجامیان دەدا ئاخۆ ئەوە نابێتە عابید ڕەمەزان ترسی ئەوەی نییە کە چۆن دەڵێ کەخوا دەپەرسی بۆ خوا کردوتە ئێوە خۆی هەرما و هەر دەشمینێ بە تاکید مامۆستا جەوهەر دەبێ ئینسان ینی ڕەبانی بێ نەک ڕەمەزانی بێ
چون ئەو خودایی لە مانجی ڕەمەزان دەیپەرست هەمان ئەو خوددا لە پاشی ڕەمەزان و پێشی ڕەمەزانیش ئەو پەرستانەی واجب ڕەمەزان بۆ وەسیلەیەک بووە ڕەمەزان وەسیلەک بۆ ئەوەی خوای پەروەردگار پاداشتی زیاتری بداتن لۆ ئەوەی هەم لانی دنیای ئیسیفادەی لێ بکە لانی سیحەت و لاشە و تەندروستی ئیسیفادەی لێ بکە لانی کۆمەڵایەتی ئیسیفادەی لێکە کە بەهانەواتنی فەقیر و هەژار و نەدار و ئەوانەیە تەکافولی ئیجتیماعی هەم بۆ ئەوەی قیامەتیەنیش پاداشتێکی زۆر خڕ بکاتەوە و هەم ببێتە یعنی ڕاحەت و ئیسراحەتێکی خۆشی یعنی لایانی فکری لایانی زکری لایانی عیبادەتی لایانی تاعەتی بتوانێت لەو ساڵیدا لەو مانگەیدا بە چڕ و پڕی شتێکی بەدەست کەوێتن لە بۆ قیامەتێک کەسەی پێی سەربەرز بێ کە پێی ڕوسپی بێ پێی سەرکەوتوو بێ چونکە خێرەکان لە مانجی ڕەمەزان تهدید نەکراوە ڕۆژی مانجی ڕەمەزان پاداشتی بیلا حدودە هەر بەس خوا بخۆی دەزانی چونکە هاتیە چاکەیەک یەک بە دێ و یەک بە سەتە و بە حەفسەتە بەڵام ڕۆژی هێوەتریشە لەوەی فەرمووی فإنه لي وأنا أجزي به لۆش دیاری نەکرایە چونکە پاداشتەکە هەندە گەورە و عەظیمە و عەمەلێکە هەندە پاک و خاوێنە دوور لە ئیخلاص لەبەر ئەوەیە چونکە مانجی ڕەمەزانە ئینسان چی ڕیای تێدا دەکات ڕەمەزانە هەمووی بە ڕۆژی واجبە لەسەری وەچی دیکە نییە بڵێ کابرا دەیگۆ دووشەم بوو میێوانداری یەکەشی کرده بوو چیان لۆهی نابووەتی ناخۆم بۆتی لۆ ناخۆی ئێگوتی خوافتێتی دووشەم نییە ینی جا سبحانە بەڵام ڕەمەزان ئەوە نییە کابرا بینی برێ وڵا ڕەمەزان نییە نی بە تاکید ڕیای تێدانێ هیچ حکومان خالیسن مخلیسن لیوەجهی لا لەبەر هەندە گەورێ جا بۆیە دەبی ئینسانی موسڵمان ئەو پاداشتە گەورانەی کە خڕ دەکاتەوە یعنی نێتن خوای گەورە بەجێبێنێ مزگەوت ئەو مزگەوتەی بەجێنێلی جەماعەتی بەجێنێلی ئەو قورئانەی بەجێنێلی ئەو شەونێژەی بەجێنێلی چێشتەنگای بەجێنێلی ئەو سەدەقە و خێرەی بەجێنێلی ئەو خواپەرستی و زیکرانە مەدرسەیە کە شەهادەیەکی تێدا تەخەڕوز دەکات لۆی بتوانی بەو شەهادەی قۆناغێکی گەورەی بڕیبی لە ژیانی بتوانی ئەو جار ژیانی داهاتووی پێ تەواو بکاتن و وە گەشتر بکاتن و جوانتر و ڕێکتری بکاتن پێی باسی جەژنمان لە کۆتا باسمانە لە دوای جەژنە ئێمە شەشەڵانمان هەن هەر حەزشم لێ باسی ئەو بکەین ئێمە لە یەکەم ڕەش بۆمان هەیە بە ڕۆژی بینیان ئەوە تا ئەو 6 ڕۆژە چۆن بگرین و پاداشتەکەی چۆنە بە کورتی ئینشاڵڵا بەڵێ یارە لە ڕۆژی جەژن حرامە بە ڕۆژی بوون بەڵام یەک ڕۆژە جژنی ڕەمەزان بەڵام لە دووەم و سێمی شەوالی ڕادەست پێ دەکە یعنی چۆن ڕەمەزان یەک ڕۆژە جژنەکەی ئەو ڕۆژی تێدا خودی خۆی حرامە هیچ شەوال حتا بەنای شەڵانیش بێ بەڵام لە دووەم ڕۆژ مانعنێ لە دوی شەوالدا هەر شەشی لە دوو ئەگەر پێبوو ئەوە خێرەکەی باشتر و چاترە ئەگەرنا حەز دەکەی ڕۆژێک پێ بیتن 3 ڕۆژ پێ نەبی هەفتەی 2 ڕۆژ پێبی بە کەیفی خۆی دووشەم و پێنجشەم ئەزری دووشەمش دەگات بەڵێ بیخێتە دووشەم و پێشەم ئەزری و پاداشی دووشەم و پێشەمەکەشی دەگاتێ و ئەزری ڕۆژەکەی شەوالیشی لە بۆ دەنووسرێتە ئەوانێک کە قەرزارن بە تایبەتی ئافرەتانمان بەڵێ قەرزەکە بدەنەوە یانەوە شەشەڵانەکە بگرن وەڵامە دوو ڕەئی هەیە لە ناوزانایاندا بەڵام ئەوەی ئەمە پێمان پەسەندتر و ڕاستتر و دروستتر بێ و پاداشتی زیاتر بێ ئەوەیە چونکە شەشەڵان وەختەکەی محددە یعنی ئەو مانگەیە بەڵام 11 مانجی دیکە بێزگە لە شەڵ 10 مانجیتکەی لە بەردەست دەبینێ لە بۆ قەرزەکە گەنە خۆ قەرزەکە لە پێشترە چکە واجب لە پێشونەتە لەبەرەوەی ئینسانە چێ دەردەبینێ بەڵام ئەگەر بۆی بکرێ ئەو 6 ڕۆژەی گرت و دواییش هەر دەست بەوکە ئەگەر نا ئەمە دەڵێن ئەو 6 ڕۆژەی بگرێ لۆ ئەوەی لە دەستی نەچێتن پاداشتی شەشەڵانەکەی پاشی ئەوە مانعنی قەزاکەی بابکە لۆ ئەوەی کە لە هەردوو خێراندا مەحروم نەبێت پاداشی شەشەڵان چییە؟ پاداشی شەشەڵان بریتێ لەوەی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و فەرمووی من صام رمضان ثم أتبعه 6 من شوال دەفەرمی هەر کەسێک مانجی ڕەمەزان بە ڕۆژی بوو و 6 ڕۆژیش لە دواییدا لە پاش یەکەم ڕۆژی جەژندا کە ڕۆی 6 ڕۆژان بە ڕۆژی بیتن لە مانجی شەوالی كأنما صام الدهر كله وشي وا أو صالك كدوازده مانجا 365 ڕۆژە هەمی بە ڕۆژی بۆ لۆ چۆ یەک بەدەیە مانجی ڕەمەزانی بە 10 مانگ دو حسابە ئەم 6 ڕۆژەی بە 6 ڕۆژ بۆ حسابە کەواتە 2 مانگ زائیدەن 10 مانگی ڕەمەزان 12 مانگ کە ئەنەما بەواسطەی ئەو 6 ڕۆژەی یەک ساڵی کامل ئەتوو بە ڕۆژی بووی ئەو پاداشتی شەشەڵانیە. بەڵێ دەست خۆش مامۆستا بەڕێز دەڕۆینە کۆتا تەوەری باسی بەرنامەکەمان ئەوش ئیستیقامە و خۆڕاگریە پێمان بڵێ جەناب مامۆستا ئیستیقامە یعنی چی؟ دیارە کەلیمەی ئیستیقامە زۆریان لێک داوەتەوە بەڵام ئەوەی کە لە هەمووی سەرنج ڕاکێشتر بی ئەوەیە التەمەسک بالدین دەستوەگرتنە بە دین بە بەردەوامی والثبات عليه و هەروەها ئەو جار دامەزراوی و ڕاگیراوی و ثابتبوون لەسەری والدعوة إليه ئەو جار بانگەوازیشی لێ بکەی داوای بۆ بکەی بەڕاستی ئەوە ئیستیقامەیە یعنی ئیستیقامە یعنی داکوتان ڕۆچوون
ڕاوەستاوی بەردەوامی نەلەرزی نەوی نەبوون نەدۆڕان نەگۆڕان ئەوە هەموو مانایەکانی کە بە ئیستیقامە دەگوترێتن یعنی ڕاستبوون و هەروەها بەردەوام بوون و بەولا دانەکەتن بەولا دانەکەتن ئەوە ئیستیقامەیە ڕاوەستاو بوون. چۆن بتوانین لەو کردە باشەوانەی کە ئەمە ئەنجاممان داوە ئیدامەی پێ بدەین لەسەری بەردەوام بین؟ بەڵێ ئەو شتانەی دەبنێ یارمەتیدان بۆ ئێمە کە ئیستیقامەمان هەبی لەسەر تاعەت و عیبادەت یەکەمین شت بریتیە لەوەی کە بیر لە ئەجر و پاداشت و ثەواب و ئەجری عیبادەتەکان بکەینەوە کە نوێشکردن باب الصلاة بەهەشت ئیمانن بۆ احتیسابن یعنی ئیمان بوون پێی و تەڵەبی ثەواب بە ئومێدون بە پاداشتەکە کەەوە زۆر مهمە. یەکەمین شت یعنی هەست و نەست ڕاگرتنمان و ئاگالێ بوونمان لە پاداشتی کردەوەکاندا چەند گەورەی لۆ چوە بەهەشتیش دەرەجاتە. خوای پەروەردگاریش دەفەرمێ لكل درجات مما عملوا هەر بەرین عملێک پلەیەکی ئینسانی پێبەرز دەبێتەوە هەر کار و کردارێک هەر پلە و پایەک عملی خۆیە جاکەواتە ئینسان بتوانێتن یەکەمین شت ئەوەی ئیستیقامەی هەبێ بەردەوام بێتن لەسەر ئەو کارانی کردی ڕۆژی گرتن چەند دووشەم پێنجشەمی هەیە هیچ نەبی 13 و 14 و 15 مانجی هەیە نوێشکردن بەکرێ بە جەماعات بیکاتن ذکرەکان سبەینان و ئێواران بکاتن چێشتنگاو حوكو بيغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام أحب العمل إلى الله أدومها وإن قل يعني خوش شويسترين كردار وعمل لكن خواي جورة شيء بردوامي بونا أدومها يعني دليل استقامة بوني بونمونك وإن قل به كم يشبه كابرا دري باندي مكاك وشي رمضان يم بيمناك رياضر كعتان شوني جو ترايح مشكلة لكن الدور كعتان ببردوامي بك باشتر اللوي شو شي يازر كعتي بكي بين شوان شوني جينكي بەڵام مگە هەموو شەوێ دوور کەعاتت هەبوو ئەوە خۆشەویستترین کردارە لەکن خوای بە شادی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نمونەگە هەر هیچ نەبی لە یەک مانجیدا ئەگەر یەک ڕۆژ دووشەم و یەک ڕۆژ پێشەمی بە ڕۆژی بی ئەو دوو ڕۆژە بە ڕۆژی بی ڕۆژێکی تێبەگە دەبکەیە سێ ڕۆژ کۆکووە ئەو مانگە هەموو بە ڕۆژی بوو بێت یعنی ئەوە دیسان بای هەندێک مەجا هەر دەبێتن ئەم جار ذکرەکان ئەمجا قورئان خوێندن ئەگە لە ڕەمەزانێ میسان هەفتەی ختمەکەت کرد یان مانجێ ختمەکەت کرد هیچ مشکیلەکی نییە کاکە ئەو جار ڕۆژێ جوزئەکەت پێ ناخوێن نیو جوز بخوێنە نیو جوزت بۆ ناخوێندرێ ڕبع جوزئێکی بخوێنە یعنی ڕۆژانە مهم وەکو ئیمامی عوسمان فەرمووی وەڵڵاهی شەرمدا دەگرێت چاوم بە قورئان بکەوێ و نەیخوێنم هەمومان قورئانمان لە ماڵێ هەیە و ناکرێ بی پێچێ و داینێ تا ڕەمەزاندا دێتەوە چارێکی دیکەنێک بەڵکم ئیستیقامە ئەو کردەوانە بەڕاستی دەبیتە مای ئەوەی کە ئینسان حسنی خاتیمەی بە قسمت بێ ئیستیقامە بوون تەماشای پێغەمبەری کەسەڵمجا چۆن ئیستیقامەمان هەبێ یەکەم بیرکردنەوەمان لە ئەجر و پاداشت دووەم تەماشاکردنی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەو فەرمودانەی کە ئەمرمان پێ دەکا ئەحەب الأعمال دەبینە خۆشەویستترینی کەسی خوا باشە بۆ ئەوی ببن بە خۆشەویستترین کەس دەکەن خوای ئیستیقامەم هەبێ سەر عیبادەت سێمین شت دەبیتە مایەی چوونە بەهەشتێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون لو تشكي استقامكي هبوا بشارتي بيدرتي السرمرق ده ببه أتوعدت بيدراك أهلي بهشتي يعني بهوي استقامة بس أهلي بهشت بهوي استقامة حسن خاتمة بقسم الدبي إنسان آخر خيري شو ما دام بردوان بيلس عملي صالح آخركت كلسر أو إذا هر عملي صالح بو صالح بو صالح بو كو تايت بهذا لسر عملي صالح أو أويك بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي من قال لا إله إلا الله ختم بها قلت لا إله إلا الله بصري دامر دخل الجنة يعني فرمي من صام ابتغاء وجه الله ختم بها دخل الجنة كسك بروجيب ولا بينا إخوي كوتايج يعني يسر روجيك أبو أو بيتش وبهشته من تصدق بصدقة ختم بها دخل الجنة كسك خير شيء لسه خير إذا وفاتي كرت أو بيدسيه شو مزجوت جماعتي للرئيس سار اللي إذا بيبرت أو بيتش وبهشته يعني أو استقامة بون دبت حسن خاتمة دەبیتە چوونە بەهەشت دەبتە ئەجر و پاداشت و ثەوابی بەردەوام بوون لە تای تەرازوی حەسەنات قڕس بوونماندا و دەبی بە کەسێکی خۆشەویست دەکەن خوا ئەو کەسانەی لا خۆشەویستە کە بەردەوامن لە عیبادەت و خواپەرستیدا نەوکەم چونکە لۆ ئەو خوای هەر زیندووە هەر هەیە کە دەمپەرست لە ڕەمەزاندا ئێستاش هەر بە هەمان شێوە ئەو پەرستشانەی واجب کردووە لەسرە مندا کوو بزانم ئەمن ئەهلی ئیستیقامەمە و بەردەوامم بەڵێ یەک لەوانە باشتر بوونمان لە پاشی ڕەمەزان لەگەڵ پێشی ڕەمەزان
ینی یەک لەوانە باشتر بوونمان ینی کاری کردەوەمان. دوو پێخۆش بوونمان لە کاری خێر. سێ مسارعاکردن مسابقانێکردن فاستبقوا الخيرات وسارعوا إلى مغفرة من ربكم. هەر کاتێک ئەو هەست و نەستە ڕوحاتیم تێدا بوو کەوا ئەمن ینی محەبەتی کاری خەیرم هەبوو، خۆشەویستیم بۆ کاری خەیری هەبوو، پێشوازیم لە کاری خەیر هەبوو، ینی بۆ نمونە نوێژی نیورانم بە جەماعەت کرد، ئەمن پەلە دەکەم لەوەی چۆن عەسرێش بە جەماعەت کرد، چۆن مەغریبێش، ینی مسارعە منافەسە بەوەی دەزانم کە من لەسەر ئیستیقامەم لەوەیدا کە منافەسە بکەم. وەکو حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبی فەرمووی من نافەسەکە فی دونیاکە فەجعله فی نەحریه. کەسێکت دیت منافەسەی شتی دنیای دەگە دەکا لۆی بەجێبێ لە لێی گەڕێ لەسەر ملی بەجێبێرە. ومن نافەسەکە فی ئاخیرەتیکە فەنافیسو. کەسێکت دیت لەسەر دینداری و لەسەر پاداشتی قیامەتی منافەسە دەگە دەکا منافەسەی بکە. چۆ خوای گەورەش ئەو منافەسەی بە شەریف داناوە ڕێی پێداوە و فی ذالکە فەلیەتەنافەسی المتەنافسون. یعنی هەم مسارعە هەم مسابقە هەم منافەسە هەم مەحەبەت و مەوەدەت لە بۆ عەمەلە ساڵیحەکان و دڵ پێخۆشبوون و ئیستیقبالکردنی لە کارە خەیر و چاک و باش و هەموو جۆرەکانی عیبادەت و خواپەرستی و پابەندبوون پێیانەوە بە کات و ساتەکانیان ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ بەردەوامی هەیە لەسەر کار و کردەوەکانتدا. ساردبوونەوە حتمن هۆکارگەلێکی هەن. ئەگەر مامۆستا پێمان بڵێ ئەو هۆکاران چین کەوا دەکەن ئێمە لەو عیبادەت و پەرست و کردەوە چاکانێکەوە ئەنجامماندا تێیدا سارد بینەوە. بەڵێ دیارە سارد بوونەوە هۆکاری هەیە. یەکەم هۆکار و زەقترین هۆکاری ضعفی ئیمانە، لاوازبوونی ئیمان و باوەڕە. بە ئەندازە ئیمان بە قووەتبوونی گەرم و گوڕ دەبێت لەسەر تاعات و عیبادەت، بە ئەندازەی دابەزینی ئاستی ئیمانی سارد و سڕبوونی ڕووی تێدەکات لەسەر عیبادەت. چوا دەکە ئیمانەکە دابەزێ؟ ئەو گوناح طبعا گوناحکردن وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئیاکم ومحەقیرات الذنوب، وریابن ئاگادار بن. یعنی گوناحی گچکە جاروێ گوناحی گچکە ینی سەغائر الذنوب بۆی کردووە چوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەو گوناحە گچکانان گۆ هیچ حیسابی لە بۆ ناکەن و لە لایەکیشدا فەتوهلیکەنە پێی بە هیلاک دەچن پێی لە ناوەچن چونکە کەڵەکە دەبێ نقطەی ڕەش لە دڵ دروست دەکات کە نقطەی ڕەشی لە دڵیدا دروست کرد ئەو دڵە چی لێ دێ کەلا بەل ڕانە عەلا قولوبیهم بەچی ما کانوا یەکسیبون. باشە یعنی دڵەکە ژەنگاوی دەبێت، دڵەکە ڕەشە بێت، دڵەکە دەمرێ چونکە دڵ بەڕاستی تاقەی بەدەنە. وەکو ئیبن قەیم دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبی لە دەربارەی ئیستیقامەتدا ئیستیقامەبوونی دڵە لۆ پێغەمبەری خواسم یەک لە دوعاەکانی ئەوە بۆ مامۆستا جەوەردی دەیفەرموو اللهم یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. چونکە دڵ ثابت بوو لەسەر دین محەبەتی خوا لەسەر محەبەت پێ ئیمانی پێ زیاد دەبێت کە ئیمان زیاد بوو ئەوجار یعنی پێشبڕچێ لە عەمەلە ساڵیحەکان دەکات. بەبێ ئیمان بە قووەت بوون عەمەلی پێ ناکرێت. ئەو ئیمانەی بە قووەت کە مامۆستا ئەوەی بەو ئیمانەی بە قووەت دەکات بە دوو شێوازن. یەکیان بە بیرکردنەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار و عەظەمەتی خوای گەورە، ینی بە گەورە ڕاگرتنی خوا لە ناو دڵیدا بیرکردنەوەی کە خوا ئەوەندە عەظیمە ئەوەندە گەورەی ئاسمانی دروستکردووە شایستەی پەرستنە بەوەی ئیمانەکە بە قووەت دەبێت پاڵی پێوە دەنێ بەچی زیاتر بۆی بێ. دوو تەوەکل پشتکردنە سەرخوا بەستن بە خوای پەروەردگار. زۆر زاروێ ئینسان بەهۆی نەبوونی پاڵپشتی بۆ خوای و اعتیسام بۆ گرتنی بە اعتیمادکردنی سەرخوای وای لێ دەکاتن یعنی ئیمانی زەعیفە بێ بۆ بە قووەتبوونی اعتیمادکردنە سەرخوای یعنی ئیمانەکەی بە قووەت دەبێتن. و بیرکردنەوەی لە دروستکراوەکانی خوای پەروەردگار. خاڵێکی دیکە قورئان خوێندن، یعنی ئەتۆ ئەو قورئانەی کە دەخوێنیەوە سوبحان الله هێدی ئیمانی ئینسانی پێ زیاد دەبێتن بە قووەت دەبێت. بەچی بە تەدەبور بە تەفەهوم لە قورئاندا کاتێک دەبینی باسی باشی پاداشتی بەهشت ئەوەی دەکات کە بەهشتە و باسی سزای گوناحکان دەکات کە جەهەنەمە و باسی چیرۆک و قیسەی بەسەر هاتی ئەو قەومانە دەکات ئینسان ئیمانی پێ زیاد دەبێت. خاڵێکی دیکە مساحەبەکردنی ئەوانەی کە خاوەن هیمەت بەرزین وورە بەرزین ئیمان بەرزن مساحەبەکردنی وان تێکەبوون المەرء على دینی خەلیلی. ئەوجا لەگە ئیمان بە قووەتان هەستی دانیشی ئیمانی ئینسان پێ بە قووەتە بێت، لەگەر ئیمان لاوازان هەشتی و دانیشی ئیمانی لاوازان دێ لۆی پێغەمبەر فەرمی بەڵێ فەلیەنظر مە یوخالیف دەبێ بریابی لەگە چی هەستی دانیشی تەسیراتیوی دەبێت گۆڕانکاریەکەی وی تەسیر دەکات بە سەریدا. ئەنی کەواتە مساحەبەکردنیش هۆکارێکە لۆ زیادبوونی ئیمان ئی ساڵحین. چوارەم خوێندنەوەی ژیانی پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ.
خوێندنەوەی ژیانی سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەم دەبتە هۆکاری بەرزبوون و بەهێزبوونی ئیمان هەم دەبتە بەردەوامی بوون لەسەر عەمەلی ساڵح و کارە چاکەکاندا. ڕەمەزان ڕۆی هەندێک هەن کە خوای گەورە هیدایەتی نەداون معنە ئەوەیە دەرگای تۆبە قەپات بووتەوە و یان ئەوانەی کە هیوای هیدایەتیان هەیە دەرگای تۆبە هەمیشە کراوەیە. نەخێر قەت دەرگای تۆ بەخوای گەورە قەپات ناکە لە ڕەمەزانیش ئەگەر تۆبەی نەکرد و نەگەڕاوە لوتف و ڕەحم و بەزەی خوای گەورە ئەوەندە زۆرە لە بۆ گوناحان نەک بەس ڕەمەزانان هەموو شەوێک نەک هەموو شەوێک هەموو ڕۆژێک کە خوای پەروەردگار حەدیسێکمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم دەفەرمێ خوای پەروەردگار دەرگای تۆبەی واڵا دەکات لەسەر ئەو گوناحبارانەی بە شەوێک کە گوناحی دەکەن کە بە ڕۆژ تۆبەی بکەن خوا لێیان قبوڵ دەکات ڕۆژانەیە ئەوە شەوێک جارێ ئەو جار بە ڕۆژ خوای گەورە دەرگای تۆبەی واڵا کردێ لە بۆ گوناحباران تۆبەیان لێ قبوڵ دەکات کە بە ڕۆژ گوناحیان کردێ شەوێ ها کە دەفەرمێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بەسەط الله یەدەه لمسوء الليل میسانە کە لە بۆ گوناحباری شەوێ تۆبەی دەکات لە ڕۆژێ یان لە ڕۆژێ گوناحکێ شەوێ تۆبەی دەکات شەو ڕۆژ ئەمە ئەو جار وەرە دیسان ڕەمەزان لە بۆ ڕەمەزان ئەو جار نوێژ بۆ نوێژ جومعە بۆ جومعە هەمووی کردە وێزگە لۆچە لۆ لێخۆشبوونیمە بە چ لێخۆشبوونی بە تۆبە و گەڕانەوە لە بۆمە وخوای گەورە ئەمری کردیە یا أيها الذين آمنوا توبوا إلى الله جميعا لعلكم تفلحون ئەمە هەموو کاتێکە هەموو ساتێکە تۆبەکردن دەکەن خوای پەروەردگار دەرگە قەپات نابێتن هەتا ئەو دەقە و ئەو لەحزەی کێچێک لە نیشانە هەرە گەورەکانی قیامەت ئەو دەنیشانەکەی کە ڕۆژ هەڵدێتن لە ڕۆژ ئاوا و هەروەها ڕۆژ ئاوا دەبێت لە ڕۆژ هەڵات لەو کاتە باب التەوبە قەپات دەبێت لا ينفع إيمانهم زڕێک ئیسیفادەی نابێتن چونکە خوا تهدیدی کردێ تا ئەو کاتەی بە لە ڕێی پێغەمبەر وسلم بەو حەدیسە تۆبە هەتا ئەو کاتەی دەرگەی کراوەیە هەموو کات و ساتێک ئینسان تۆبە بکە خوا وەری دەگرێت. بەڵێ باسەکانمان هەر باس و بابەت و بەرنامەیەش دەویست بەڵام بە کوشتایی بوو ئەگەر شتێک مای بزاناتان توێ باسەکان لە خزمەتی وەڵا ئەوە مایە کەمە لە کۆتایی وەکو ئامۆژگارێک بۆ خۆم و هەموو بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست بڵێم دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەین کە لە مانجی ڕەمەزاندا تەوبەیان کرد و گەڕانەوە و داوایان لێ دەکەین بەردەوام بن نەیشێنن خوا خەڵاتەشی زۆر گەورەی پێبەخشیون خوا لێ خۆشببوونی خۆی پێبەخشیون لێبردننی خۆی پێبەخشیون گەورەترین پاداشتی بۆ داناون باوەکو ئەو ئافرەتەی مەکەمان لێ نێتن ولا تكونوا كالذين نقضت غزلها من بعد چی تەوکیدیە يعني لە پاشی ئەو هەمووی من بعدی نەقدیە نبا ئەو خوریەی دەیکردە ڕیس ئەو ڕیسەی نەکاتەوە خوری ئافرەتێک هەبوو لە شاری دەری مەکەی کاتی خۆی ئەڵێ نەفەری گرتبوو بەکرێ خوری پێ دەکردە ڕیس وەشی دەبوو ڕیس ئەوجە پێی دەکردنەوە خوری خخوای دەفەرمووە چیوە مەکەن یعنی تو باشە خوریت کردە ڕزماندی بوونت کردێ ئێ بۆ ئەو ڕیسەی دەکەوە خوری جارشە تەوبەت کرێ بۆ دەیشتێنی بۆ جاتی ئەو خوشکە بە ڕێزەی دەستخۆشی دەکەن کە حیزابی پۆشیە بەردەوام بی لەسەری ئەو براگەنجە بە ڕێزەی تۆبەی کرێ بەردەوام بی لەسەری و دەستخۆشیش دەکەین هەموو ئەو خێرخواز و چاکە خوازانەی کەوە لە مانجی ڕەمەزان بەهانای هەژار و فەقیر و نەداران و خەڵکی خاوەن پێداویستی داهاتون کە بەردەوام بن ئەو فەقیر و هەژارانە لە غەیری ڕەمەزانیشدا هەن و هەروەها دەستخۆشی لە هەموو ئەو کەناڵ و ڕاگەیاندانش دەکەن کە لەو مانجی ڕەمەزانەی خۆیان خۆشەویست کرد لە لای خەڵکی پێغەمبەریان خۆشەویست کرد لە لای خەڵکی ئیسلامیان خۆشەویست کرد لە لای خەڵکی و دوعای هیدایەتیش بۆ هەموو کەناڵانە دەکەین کە بێڕێزیان نواند لە ڕەمەزانێک کە خۆیان بێڕێزکردە ناو خەڵکی و لەکن خوا هیدایەت و تەوفیقی هەموو لایەکی بدە ئینشاءالله و ئەوەش ماوە بڵێن ئینشاءالله کە گەیشتینە ئەو جەژنەکەش بە خۆشی و کامەرانی بەڕێ بکەین و پاشی ئەوەش ئیستیقامە و بەرداوام بوونمان هەبێت لەسەر عەمەلی ساڵح مزگەوتەکان چۆل نەکەین قورئانەکان لێ نەگەڕین تۆزی لەسەر بنیشی یعنی هیممەت بەرز بین بەردەوام بین لەسەر هەموو کار و کردەوە جوان و چاک و باش و پەسەندەکان تا دەگەینە لیقای خوای پەروەردگار چونکە خوا ئەمری بەمە کردێ وەعبود ڕەبەکە حتى يأتيك اليقين يعني أي حتى الموت حتى مردن خوای خۆتان پەرستن خوا پەرستی خوا ناسیب بکەن هەتا دەگەینە لیقای خوای گەورە بە بەهەشتی خۆی شادمان دەکە ئینشاء الله زۆر بەڕێز مامۆ سەنامی خەنارەی پێشنەژ و تارخوێنی مزگەوتی حاسدی قنانەکەری خوای گەورە پاداشی بەخێرداتەوە ئەزیەتماندای خوای گەورە پاداشتی بەخێری ئێوە و هەموو لایەکتان بداتەوە زۆر بەخێر بێن لەسەر چاو لەسەر سەرم زۆر سپاس دەستخۆش بێ بەڵێ بەڕێزان و خۆشەویستان تا ئێرە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی بەفەڕ دەخوازین و دەپارڕێنەوە کە خوای گەورە بە میهرەبانی خۆی عیبادەت و پەرستشەکان بە باشترین و شێوە لێمانی قبول کات ڕەمەزانی لێ قبول کردبین و پشک و بەشمانی لاشەی پیرۆزی قەدرا کرد بێتە نسیبی هەموو لایەکمان خوای گەورە ئیستیقاممان پێدات
ڕاگیر و بەردەواممان بکات و سەرنجاممان بە خێر بجێڕێ. خوای گەورە جەژنیشمان بە خێر و خۆش و شادی بەسەرا بجێڕێ. تاکو دیدار بەخوای گەورەتان سپێرم. سەلام عەلەیکوم ورحمة الله وبركاته.